پێش لە کۆبوونەوەی چاوەڕوانکراوی ئەردۆغان و پۆتین لە مۆسکۆ شاندێکی ئەمریکا سەردانی پارێزگای ئیدلیبی کرد و ئامادەی ئەوەی نیشاندا کە ویلایەتە یەکگرتووەکانی یارمەتی سەربازی تورکیا و کۆمەکی مرۆیی بە ئاوارەکان پێشکەش بکات. شاندەکە پێکاتەبوون لە جیمس جیفری نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا و دێڤید ساترفیلدی باڵێزی ئەو وڵاتە لە ئەنقەرە و کیلی کرافت نوێنەری واشنگتۆن لە نەتەوە یەکگرتووەکان. ساترفیلد لە وەڵامی ڕۆژنامەنووساندا ڕایگەیاند وڵاتەکەی لە داخوازی تورکیا بۆ پێدانی سیستەمی پاتریۆت دەکۆڵێتەوە. مانگی ڕابردوو لە دوای کوژرانی سەربازانی وڵاتەکەی لە ئیدلیب خلوسی ئەکاری وەزیری بەرگری تورکیا ڕایگەیاند پێدەچێت ویلایەتە یەکگرتووەکان ئەو سیستەمە بۆ تورکیا دابین بکات، بەڵام بە دووری زانی کە هێزی وشکانی ئەو وڵاتە پشتیوانی تورکیا بکات. گەرچی لە کۆتایی مانگی ڕابردوودا پێگەی ناتۆ ڤیدۆیەکی لە ژێر ناونیشانی ئێمە ناتۆین بڵاو کردەوە کە دەڵێت پێکەوە بڕیاردەدەین و ئێمە بەهێزین، کاتێ پێکەوەین دڵنیاترین، ئێمە خۆمان تەرخان کردووە بۆ ئاشتی و سەقامگیری بۆ هاوڵاتیانمان. دوجار دەڵێت تورکیا ناتۆیە و ناتۆش تورکایە. بەڵام بەرپرسانی تورکیا ساڵانێکە گومانیان لە ناتۆ هەیە کە هاوپەیمانی ڕاستەقینەی ئەوان بن. بە تایبەتی لە کاتی پێویستی پشتیوانی تورکیادا ناتۆ نەک پشتیوانی ڕاستە خۆی نەکردوون، بەڵکو وەکو حاڵەتێکی لاوەکی مامەڵی لەگەڵ ئەو وڵاتەدا کردووە، بە تایبەتی لە دۆسەی شۆڕشی سووریا و قەیرانی دوای خستنە خوارەوەی فڕۆکە ڕووسیەکە و دۆسەی کودەتا شکست خواردووەکەی تەموزی ساڵی 2016 کە زۆرێک لە ئەفسەرانی بەشدار لە کودەتاکەدا لە وڵاتانی ئەندامی ناتۆدا مافی پەنابەریان پێدراوە. بۆ ئەردۆغان و چاوژۆغڵۆ لە زۆربۆنەدا بەڕاشکاوی ڕەخنەیان ئاڕاستەی پەیمانی ناتۆ کردووە و گومان و دوودڵی خۆیان نەشاردووەتەوە. لە کاتێکدا تورکیا داوای سیستەمی پاتریۆت و فڕۆکەی بێفڕۆکەوان و چەندین جۆر چەکی کرد کە لە هاوپەیمانەکانی بکڕێت، بەڵام ئەمریکا و ئەندامانی تری ناتۆ پێیان نەفرۆشت. هەر بۆیە قەیرانی سیستەمی S-400 ڕووسی بووە هۆی دوورخستنەوەی لە پێدانی فڕۆکەی F-35 ئەمریکی کە تورکیا وڵاتێکی بەرهەمهێنەری ئەو فڕۆکەیەشە. ئەم گومانە لە پەیمانی ناتۆ وای کردووە لە تورکیا پشتبەستنی بەچەکی دەرەوە لە 1970 دابەزێت بۆ لە 120 کەمتر و ئێستا سەرگرمی پرۆژەی بەرهەمهێنانی فڕۆکەی تایبەتە بەخۆی کە هاوشانە لەگەڵ فڕۆکەی F-35 و پرۆژەکە بڕی 13 ملیارد دۆلاری تێدەچێت. پێدەچێت شاندەکەی ئەمریکا بیەوێت بەر لەوەی ئەردۆغان و پۆتین بگەنە ڕێکەوتنێکی نوێ، ئیدارەی قەیرانی نێوان مۆسکۆ و ئەنقەرە بە شێوەیەک بکەن کە بێمتمانەی نێوانیان بەردەوام بێت و بەو هۆیشەوە تورکیا وەکو ئەندامێکی ناتۆ بە هەندێک یارمەتی لۆجیستی ڕابگرن. بەڵام پێناچێت ئەزمموی تاڵی تورکیا لەگەڵ پایتەختەکانی ئەندامی ناتۆ. بەرپرسانی ئاکپارتی بە لێدوانی ڕۆژنامەوانی زرق و برقدار و بە بەڵێنی بێناوەڕۆک لە خشتە ببات، بۆیە هەمیشە داوای کردار دەکەن نەک گفتار.